ڕێڕەوی زەنگەزور و ڕێڕەوی داوود. دوو ڕێڕەوەکە دیزاینکردنەوەی جیۆپۆڵەتیکی نوێی ڕێگاکانن کە نەک تەنها لە نێوان شوێنەکاندا و بەڕەهەندی بازرگانی بەڵکو بەڕووی هەژمون و داینامیکیەتی دەسەڵاتدا کراوە دەبن. ئامادەکردنی هاوڵاتی لە نووسینی ئەحمەد ڕەسوڵ. ماوەیە کە دوو زاراوەی جیاواز لە نێو شیکارە جیۆپۆڵەتیکی و بازرگانیەکان کە زۆر بەکاردەهێنرێن و مانای جیاواز و لێکدانەوەی جیاوازیان بۆ دەکرێت لە ڕوانگەی بەرژەوەندی هێزە ناکۆک و جیاوازەکانی ناوچەکە و جیهانەوە هەردوو چەمکی ڕێڕەوی زەنگەزور و ڕێڕەوی داودن. هەرچەندە دوو ڕێڕەوەکە لە دوو ناوچەی جیاواز و پەیوەندیدار بە دوو کۆمەڵە وڵاتی جیاوازەوەن، بەڵام پەیوەندی و ڕەهەندی هاوبەشیان هەیە کە ئەم راپۆرتە ئەو دوو زاراوەیە یان ئەو دوو ڕێڕەوە دەکات بە بابەتی ڕوونکردنەوە و قسە لێکردن کە ئەوانیش کۆریدۆریان ڕێڕەوی داود و زەنگەزورن. با سەرەتا لە ڕێڕەوی داودەوە دەست پێ بکەین. کۆریدۆری داود یان ڕێڕەوی داود چییە؟ ڕێڕەوی داود ڕێڕەوێکی جیۆپۆڵەتیکی پێشنیارکراوە لەلایەن ئیسرائیلەوە کە ئیسرائیل بە ناوچەکانی سووریا و عێراقەوە دەبەستێتەوە. ڕێڕەوەکە لە بەرزایەکانی جۆلانەوە بە باشووری سووریا و ناوچەی تەنەفدا تێپەڕ دەبێت تا دەگاتە بەشەکانی ڕۆژئاوای عێراق و هەرێمی کوردستانی عێراق. ئەم ڕێڕەوە ڕەهەندی جیاوازی استراتیژی هەیە لە ڕەهەندە بازرگانیەوە بۆ ئاسایش و سەربازی و تەنانەت هاوپەیمانێتی و هەواڵگریش، بەڵام تاوەکو ئێستا نەبووەتە بابەتێکی فەرمی لە پەیوەندیە دیبلۆماسیەکانی وڵاتانی پەیوەندیدار و ناوچەکەدا. وڵاتان و ناوچە پەیوەندیدارەکان بە ڕێڕەوەکەوە ئەمانن: ئیسرائیل کە دامەزرێنەرەکەیە، پارێزگاکانی دەرعا و سوێدا لە باشووری سووریا، تەنەڤ لە سێکوچکەی سەر سنووری سووریا و ئەردەن و عێراق، هەردوو پارێزگای سونەنشینی ئەنبار و نەینەوا لە عێراق، هەرێمی کوردستانی عێراق بە شێوازێکی ناڕاستە و خۆ نیمچە فەرمی پێشوازی لە دامەزراندنی ڕێڕەوەکە کراوە لەلایەن هەندێک لە دەوڵەتانی کەندا و هەندێک لە پێگاتەکانی سووریا وەک دروزەکان و کوردەکان و دواتریش دەسەڵاتداران لە هەرێمی کوردستانی عێراق. ناکۆکی و نیگەرانیەکان: ئەم کۆریدۆرە وەک پێشێلکردن و تێکدانی سەروەری سووریا و عێراق لێک دەدرێتەوە و بە پێچەوانەی یەک پارچەی خاکی ئەو دەوڵەتانە دادەندرێت. دیدگای استراتیژی ناوچەی ئیسرائیل بەرجەستە دەکات کە هەندێک لە شرۆڤەکاران پەیوەستی دەکەن بە دەستەواژەی ئیسرائیلی گەورە یان دەستەواژەی نیل تا فوڕاتی ئینجیلی. سوود و بەرژەوەندیەکان: دەستڕاگەیشتنێکی استراتیژی قوڵتر و فراوانتری لۆجیستیکی بە ئیسرائیل دەبەخشێت لە ناوچەکەدا کە بە تایبەت وەکو هەڕەشەیەک لەسەر ئێران لێک دەدرێتەوە. جوڵەی وشکانی سەربازی و پشتیوانی هەواڵگری بەبێ بەربەست بۆ ئیسرائیل دابین دەکات. دەتوانێت نەوتی ناوچە کوردیەکان بە هێڵی بۆری نەوتی بگەێنێت بە بەندەرەکانی ئیسرائیل. ئێستا باز لە کۆریدۆر یان ڕێڕەوی زەنگەزور دەکەین. کۆریدۆری زەنگەزور یان ڕێڕەوی زەنگەزور چییە؟ ڕێگایەکی گواستنەوەی بە پرۆژەکراوی ناوچەی سیونیکی ئەرمینیایە کە ناوە مێژووە کۆنەکەی بریتیە لە زەنگەزور کە زەوی وڵاتی ئازەربایجان بەشێکی سەرەکی ڕێڕەوەکەی پێدا تێپەڕ دەبێت و بە ناوچەی نەخچیڤانەوەی دەبەستێتەوە کە بەشێکی ڕێڕەوەکە بە خاکی ئەرمینیادا تێپەڕ دەبێت. ڕێڕەوەکە بە تریب ناو دەبرێت کە بە واتای ڕێڕەوی ترامپ ئاشتی و گەشانەوەی نێودەوڵەتی. ڕێڕەوەکە نیگەرانی ئێرانی لێکەوتووەتەوە بەو هۆیەی دەبێتە گەمارۆدان و لە قاڵبدانی لە باکووری وڵاتەکەیەوە و کۆنتڕۆڵی ئەمریکا بەسەر ئەو ناوچەیەدا. ئازەربایجان و تورکیا ڕەزامەند و سوودمەندی ڕێڕەوەکەن. هەروەها ڕێڕەوەکە کۆنتڕۆڵی هەمەلایەنەی ئەمریکا بەسەر ناوچەکە و دەستڕاگەیشتنی بە ئاسیای ناوەند دەستە بەردەکات. لەلایەکی ترەوە هێز و تواناکانی رووسیا لەو ناوچەیە سنووردار و لاواز دەکات. لە ڕێگەی ڕێکەوتنی ئەم دوایەی تریب مافە تایبەتیەکانی گەشەپێدان بۆ ماوەی 99 ساڵ پێگە و کاریگەری لە باشووری قەوقاس پێشکەش دەکەن. سەروەری ئەرمەنستان بەپێی یاسا دەپارێزێت، بەڵام کۆنتڕۆڵی دەگوازێتەوە بۆ بەرژەوەندیە بازرگانیەکانی ئەمریکا. پەیوەندی نێوان دوو کۆریدۆرەکە و ڕەهەندە هاوبەشەکانیان هەرچەندە لە ڕووی جوگرافیەوە جیاوازن، بەڵام هەردوو ڕێڕەوەکە لە دەوری یەک ئامانجی استراتیژیدا کۆ دەبنەوە کە بە نزیکەی گەمارۆدانی ئێران و
دووبارە داڕشتنەوەی پەیوەندیە ناوچەی و جیهانیەکانن. ڕێڕەوی داود دەبێتە هێڵی بربەست لە بەردەم ئێراندا بە دەستڕاگەیشتنی ناوچەکانی شام، هەروەها دەرفەت پێدان بە ئیسرائیل بۆ بنیادنانی پێگەیەکی استراتیژی لە سووریا و عێراق. ڕێڕەوی زەنگەزور ڕێگاکانی ترانزیتی باکووری ئێران دەبڕێت و ڕێڕەوی داویش لە خۆر ئاواوە ڕێگە بەسەر ئێراندا دادەخات. هیچ کام لەم دوو کۆریدۆرە تەنیا بازرگانی نین، بەڵکو ڕێخستنە جیۆپۆلەتیکیەکان پێناسە دەکەنەوە. هەژمونی سەربازی و هەواڵگری بۆ ئیسرائیل و ئەمریکا وەکو دوو هاوپەیمانی هەمیشەیی دەهێننە ئاراوە. ئەنجام هەردوو کۆریدۆرەکە ڕنگدانەوەی دیزاینکردنەوەی جیۆپۆلەتیکی نوێی ڕێگاکانن کە نەک تەنها لە نێوان شوێنەکاندا و بەڕەهەندی بازرگانی، بەڵکو بەڕووی هەژمون و داینامیکیەتی دەسەڵاتدا کراوە دەبن. ڕێڕەوی داود کە بەهێمنی لە ناوچە جێناکۆکەکان و نائارامەکاندا پەرە دەسێنێت، خزمەت بە باڵادەستی سەربازی وزەی ئیسرائیل و ڕۆژاوا دەکات. ڕێڕەوی زەنگەزور کە ئێستا لەژێر چاودێری بازرگانی ئەمریکادا کراوە بە فەرمی، ئازەربایجان و تورکیا بەیەکەوە دەبەستێتەوە. لە هەمان کاتدا دەستی ئێران و رووسیا لە قەفقازدا کوور دەکاتەوە. واتە ئەم دوو کۆریدۆرە پێکەوە نەخشەی بازرگانی نوێ و هەڵوێستی سیاسی سەربازی و هەواڵگری نوێ دادەڕێژن.